من شایسته مرادینە خەڵک و دەگا و دەرۆکی ئینە 15 ساڵین شغڵما کلانەپەزی کلانی پەچمێ مێشادۆر وا دوو خەڵکی مشتری مسافریمان کلانەی واردەوە کوردەواریە فرە مەشهورە لێ کوردەوارینێ فرە هینشان مشتریش فرەتەرە فرەتە خەڵک وەرۆش فرەتە هەن و پیازەکەی وەرە فرەتە هینە یەرە مانگە و فەسڵ وەهاری شۆنانە سرە یەرە مانگە و فەسڵ و زمسانی پاییزیش وەشتەر شامەسەنە فینکتەرە بەرامبانگەنە پیاز و محەلی وەهارێت نەبە پیچک وەشکەرمە فرەتە وەشەنە مسافرەکە فرەتە وەشامەچەنش هەن بە سوورە بنەوە وەرە هەنیش بە پسڵەوە وەرە هەنیش بە کنیواڵی وەرە خەڵک و دەر و مەهاباتی بۆکانی فرەتە بە کنیواڵی حەسکەرە ماچاش بەنە کوڕادێ کێلانەکێ فرەتەر کەرێ وێمانەی وە وەشمەزێنە و بەهێنی چۆ کەرەکێش و کەرێ وێمانەی بۆ عەسڵە بوو پایەوە مەزەش فرەتەر وەشا بەهێنی چۆ بە پیچکەکەشە فرەتە مەزەشن ئەتە پیچکینی پیازی وێمانێ سنی وڵات و وێما یاواپەنێ ئایش فرەتە مەزەش وەشە هێنە حەز بە کێلانەکەی کەرو تا بە کەبابەکە تا بە چیوێتەری مەزەش وەشتەرا پێش ئایش بە کەرێوە نەک بە چیوێوەتەرە کەرەکێ و فرەتە مەزەکەش وەشا پێش تە مسافرش فرەفرانن و کێلانەکەی مشتریش فرەتەرە شغال دروستکردەکەش هەمیرە هاردەکە وەڵن شێلمێ شەغەڵالێ چارای گێرمێش گونکە منیە مێشرە کەمێ ملۆرێ شەڵانەرە وەش کەرمێ میە مستەر و سازەکەی و برێژیۆنەوە کەرێش کەرمێ ملرە و نەمش دەرخواد و مسافرەکەی هاردە تایبەتەش نییەنە تە هاردەکەی هاردە بەڕبەڕی فرەتە عالەنە پێی کێلانە تە هاردی تەری چ دێقاتیە وەشتەرەنە وەشتەر وری و مەزەش وەشتەرە جمعانە و پەنجشەمە فرەتە شلۆخە مسافر ما فرەتەرە وەختەن 5-6 دانەژێنی چێگە خەریکین مێ کارکەرمێ دەرەقەت نمێ مسافرەکە فرەفرەن جمع و پەنجشەمەکەیەنە جا ئێرە فەسڵەوە هاری نەفرەتەر تەگنمێ ها من مسافر کەم بوو گەرماتر کێلانەکەی مەوریوە شما تەقلی وەڵام مەزانوا چنە یارە 400 دانی فرەتە وەشکەرمێ ئەگە فرە شلۆغ بوو فرەتە وەشکەرمێ 400 فرەتەری وەشکەرمێ تر جمع و پەنجشەمەکەنەی باقی ڕۆنە هەنما بە سەفەری بەرۆش بە عێراقی هەنما بەرۆش پێ تارانی بەراش پێ سنەی پێ گریاگێ بەراش هەم بە چربی هەم بە وشکی تاوا بەراش من پیاکەم تە فرەتە هەمکاریم کەرە وێس ماوە فرەتەر هەردووی ماوە تەلاش و کوشش فرەتەکەرمێ تەن ئەم دوکانەکەمان هەنو وێمانێ تە کارەکەما فرەتە وێما بەرمێشڕاوە تا کەسێ وەتەر حەسکەرمێ وێما بەرمێشڕاوە کارەکەما پوختە بوو تەمیز بۆ مسافرەکەما فرەتەرە تایانەکە پوختە بۆنە تەمیز بوونەوە کێلانەکەت مەزەش وەشتەر بوو مسافرەکەت فرەتەرە دۆخەواش وەشەکەرون ئەتر ڕۆژانە هەم وەهارەنێت یەکسەر خەریکەنا هین کەرو دۆخەوا وەشکەر و فرەتەر کێلانەکێ چەندێ کولێنە مەژگە چ وەشکەرمێ ئایچاچ هەم پێستە کێلانەی وەشەشکەرمێ پێشە هەن پاسە حەزشپەنەکەر و هەنیچ بە قەیمیانە و پێستە وێ ما پێش وەشکەرم جواز و قەیمیەکان تر هەمیرەکە شیلمێ کوچە ورمێ تشیۆ ئەتە هێنش بەچمێ خڕەخڕەنتە پێسە قەیمی کێتە مەژگێت چانێ پەچمێ تە پێسە کێلانەکە چەند پاسە حەزشپەنەکەر و پاسەش وەشەکەرمی دۆخەوا وێم چەندش وەشکەر و بە وڵۆشە و برنج قاتی کەرو وڵۆشە و برنج قاتی کەرو لێ دووەکەی منیۆش سەر و گازەکەی و هێنی تشکەرونە پسڵی تشکەرونە فرەتە بە پسڵەکەی مەزەش وەشتەرە منیۆش سەر تر ماروشنە فرەتە تام و کەرەکێشە کێلانێ خۆ گریاگە گرکەس پەچۆشە گرکەس زانۆ کێلانێ پەچۆ وەشکەر و بەڵام وەختێگە کەرێت بەکار نەبەردێ کێلانەی ئامەزەشە نییە مەزەوە فرەخاسشن بە کەرێوە کەرێ مەحەلیە بوو کەرێ مەحەلیە بەکار بەرمێ و ئەسڵی فرەتەر ئانەنێ فقط کەرەکێ نەفرەتە مەزەکەش مەنە و پێیاکەرونە وەشەشکەرەوە ئانە تەفرەتە ناوبانگەکەش بوو فقط کەرەکێنێ کەرەکێنەوەتر هینە ڕەوشت و وەشکردەکەی فرەتە هینە وەفار مرادی
خۆڵک و دەگا و دەرەوەکی کۆتێنە بین و واچمێ هامسایەکەش دزڵیە و جەتەرەف و عێراقی وە دەرەوە مەڕێ و ئیلاتەریش باوە هۆرامان و واریشەوە بارەماوای ئینامی کۆتێنم بین و ئی نییە ئی چواردەگایە و منتەقەوە دەرەوکێش منتەقەوە واقعان کوێستان حاڵەتە قازانێژە هەن دەرەوکێ وەروچیوەوە فرەش وارۆنە جەوەخت و زمسانیەنە و ئەرزم بە حزورت بوو هەر ئینە بیان باعث وانە کەش و هەوایەوە سەرسەوز و تەبیعەتەوە وەشکردن پێی دەگا و دەرەوکێ و ئانن گەشتیارێ جە چیلاو چۆلاوە حتا چوو گرد و سیدوە ئوستانە و ئێرانی وێ مەیا پێی هینی و هۆرامانی پێی دەرەوکێش کە بلاخەس ئی وەشیە کە خۆڵک مێڕوەکەرۆ ملۆ حتا هین ئی وەشیە دەگا و دەرەوکیێ فرەتەر واچمێ ڕەنگین کردن بە بۆنەوە سەرسەوزیش ئەلعانی سی نامێ مانگە و چواریانە دەگا و دەرۆکی حڵا ئەگە تەماشەکەری بەرزایەکیش وەروە شاپەوە منێنە پێسە تەتەی پێسەی نیشە خۆڵک پێی لای فێنکە واقعان فێنکەنە هەر ئینە بیان باعث وانێ خۆڵکوی دەگایمە مەجموعەی وەش خەریک و کەشاوەرزین بعضیش خەریک و دامدارین و حیواندا ئاژاڵداری ئەرزم بە حزور بعضیش خەریک و مەسا ئینەش کە ئینا سەر و جایەوە خەریکووی کێلانە پەتێنەوە بەنە کە توریستی لاوەلاوە مەیە من وێم شخص و وێم کەبابی من واڵەکەم ئینەکە ئینامی چێگەنە هینمان بە عام گرد و ئینەکە ئینامی چێگەنە پێچیان بێپی هەرمانیەوە پس ئینە وەختە چیوی تەمیسش مەسرف کرد بازدەهیچ ئاچی وەکم واقعان ملۆش هۆجبەر یا خەڵکەی نیشتەنەکەرەوە چیوێەوە عالی دەردواردن ئەتارانە بیان تامول لەزەتش کەرێش وەشتەرە هەرا کەشاوەرزە کە پیازیە مارەوە مەسەن پێی کێلانێ چون ئاوێ و پوختی واقعانی سپین ملۆش بینیە ئینا منتەقەوە واقعان فێنکنە و شرایط پای گۆرەبیەش و پای هینیە پاکتەر و عالتەرە ئەتە بۆ باعث و تامول لەزەت واچیوێ چە جە گۆشت نەبوو چە چیوهایە مەسەڵەن چەکچە کێلانی نەبوو حتا گەرمێچێ مەسەڵەن ئەگەر هینە بۆ هەنەوەی وڵاتیە بوو تامش بە نسبەت و هەم شارەکەی فرەتەر وەشتە دەگەر پاسش بەنەکەرۆکە مەسەڵەن هینش فرەتەر بوو تا ئیسە مەسە کێلانێش بوو کێلانەکەش هەر ئەپاسە چونجە ئاوێەوە هینە و جێ من تا سەر سەوزیش تامش فەرقەدا ئەلان ئێمە فەرزگەرە کنیواڵە و ساند بە ساند کنیواڵی کە ماراش پێ لێ کێلانێ ساند بەساندە ئیسانە کنیواڵە دەشتێ مەسرفە مەگەرمێ تامش وەژنیا پێستەهانەی ناپاکەشەوە یا ئەپسڵی ناپاکە ئەلان کەرەسەوە کەرم ماراش هەر ئەگە دەست کرد بوو مەسەڵەن دلێ حەوشێ نەبوو ئاتامشەن یای ناپاکەشەوە ئانانەنێ ئەتر ئی منتەقەی مەچە واقعان وەش ورکۆتەن ئانەن کە منتەقەیەوە چیان فێنکە کەسی نمەوە لەان تۆ ئینای مانگۆ چوای فەرزگەریا گە پێسە سلێمانی مبەڕیدە گەیشتیەش و سۆدا بوو لێتە چێگەی مەحساس و گەرمای مەگەرمی ئانە فێنکە ئەنانن